لا مەراسیمێکدا کە ناوەندی پشدەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان لقی پشدەر خەڵاتی ڕێزلێنانی بەخشی بە 120 قوتابی سەرکەوتوو لە سنووری ناوەندی پشدەردا بە ئامادەبوونی بەرپرسانی حکومی سنوورەکە و سکرتێری قوتابیان خەڵاتی ڕێزلێنان دابەش کرا بە سەر قوتابیە سەرکەوتوەکاندا کە کۆی نمرەیان لە سەرووی 90دایە. هەر لە مەراسیمەکەدا خەڵاتێکی تر دابەش کرا کە مامۆستا عەلی باپیر بۆ قوتابیە سەرکەوتوەکانی دابین کردبوو. ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە بە ئاچالاکی جۆراوجۆر لە خزمەت قوتابی و خوێندکار هەین کێچێک لەو چالاکیانە ڕێزلێنانە لە یەکەمەکان بۆ ئەوەی کە بتوانین زیاتر هانیان بدەین کە پلەی زیاتر بەدەست بێنن واروە ئەنجامدانی خولەکانی سەرکەوتن و پرۆژەی ڕێگەی زانکۆ لە خزمەت قوتابی و خوێندکارن. دیارە ئامانجی ئێمە لە دابینکردنی ئەو خەڵاتانەوە ئامادەکردنی مەراسیمێک بۆ خەڵاتکردنی یەکەمەکانی پۆلی 12 زانستی و یەکەمەکانی پۆلی 12 وێژەیی و یەکەمەکانی پۆلی نۆی بنەڕەتی بریتی بوو لە دڵخۆشکردن و هاندانێک بۆ ئەو قوتابیانە بۆ ئەوەی لە مەرحلەکانی دواتردا بتوانن ببێتە هاندانێک بۆ ئەوی بتوانن باشتر و چاکتر هەوڵ بدەن. مامۆستا عەلی باپیر خەڵاتی بۆ یەکەمەکانی پۆلی 12 زانستی و یەکەمەکانی پۆلی 12 وێژەیی و نۆی بنەڕەتی کە کۆی 41 قوتابیە لە پەروەردەی پشدەر هەموو ئەو خەڵاتانە جەنابی مامۆستا عەلی باپیر دابینی کردووە. لێرەوە زۆر سوپاسی دەکەین گەورەیان وە قوتابێکی پۆلی نۆکەتوانی مەپلەکەم لەسەر ئاسپەرۆردی پشدەر بەدەست بێنم دەرەجەکەم 98.5 بووە. سواسی ئەو کەسان دەکەم کە ئەو مەراسیمیان بۆ ڕەخستووین. قوتابیە سەرکەوتوەکانی سنوورەکە کە بەشداری مەراسیمەکەیان کردبوو دڵخۆشن بەو ڕێزلێنانە و دەڵێن ئەو جۆرە چالاکی و مەراسیمانە بۆ قوتابیان هاندانێکە و وایان لێ دەکات هەوڵی زیاتر بدەن لە داهاتوودا. زۆر سوپاسی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەم بەو هەدیانێک کە دابینیان کردبوو ئەو خەڵاتانێک کە بێمان بەخشی وەکو هاندانێکە بۆ ئێمە کە بەردەوامتر بین ئەو ئاگرێک کە لە دڵ ئێمەدا بوو علم زانیاری زیاتر گروتینی گرت. بەڕاستی جێگەی خۆشحاڵیە زۆر سوپاسیان دەکەین گەشتێکی کەمیش بێ بەڵام بۆ ئێمە زۆرە لەبەرەوەی ڕێزیان لە هەوڵ و ماندووبوونی ئێمە گرتووە. بەڕاستی هەستێکی زۆر خۆشە هیوادارم ئەم جۆرە شتانە هەر بەردەوام بێ هەرچەندە شتێکی بچووکیش بێ یان گەورە بێ ئەوە شتێکی باشە بۆ قوتابیان کەەوە هەستکەن لە بیر نەکراوە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەموو ساڵێک خەڵات و ڕێزلێنانی تایبەت بە قوتابیە سەرکەوتوەکان دەبەخشێ. سکرتێری ڕێکخراوەکەش دەڵێت ئەوان بەردەوام دەبن لەو جۆرە چالاکیانەی کە دەبێتە هۆی دڵخۆشی و هاندانێک بۆ قوتابیان لە داهاتوودا. ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری پشدەر.